سەدام بۆچی لە سەرۆک مام جەلال دەترسا؟ تارق عەزیز وەزیری دەرەوەی ڕژێمی پێشووی عێراق دەڵێت سەدام حوسێن لە مام جەلال دەترسا. ئەو بەرپرسەی ڕژێمی بەعز دەشڵێت کورد سێ پیاوی سیاسی تێدایە کە بزانن سیاست بکەن. یەکێکیان قاسم لوو بوو تاران کوشتی، دوانەکەی دیکەش جەلال تاڵەبانی و عەبدوڵڵا ئۆجەلانە. فەری سەباق ڕۆژنامەنووسی عەرەب لە تارق عەزیز دەپرسێت تاڵەبانی تا ڕژێمەکەتانی لەناو نەبرد وازی لەتان نهێنا، چۆن بەو شێوەیە ستایشی دەکەیت؟ تارقیش دەڵێت من ڕاستیەکەیم گوتووە، تەنانەت سەدام حوسێنیش لە مام جەلال دەترسا. تارق عەزیز وەزیری دەرەوەی ڕژێمی پێشووی عێراق لەو دیدارە ڕۆژنامەوانیە دەشڵێت مام جەلال داوای چارەنووسی کوردە ئەنفالکراوەکانی لە سەدام کرد و پێیوت ئەگەر چارەنووسی ژن و منداڵەکانمان بۆ ئاشکرا نەکەیت ئەوە لە دادگای لە های شکاتە لێ دەکەم. سەدامیش بەو پەڕی بێمنەتیەوە دەڵێت بڕۆ لای خوددا سکاڵا بکە. سەبارەت بە پەیوەندی نێوان سوننە و شیعە تارق دەڵێت لە دێر زەمانەوە پەیوەندیان باش نەبووە، بەم دوایانەش جەلال تاڵەبانی زۆر زیرەکانە و بە نهێنی خراپی پەیوەندی نێوان شیعە و سوننەی قۆستۆتەوە بۆ دەستکەوتی زیاتر بۆ کورد. ڕۆژنامەنووسەکە دەشپرسێت ئەگەر جەلال تاڵەبانی داوات لێ بکات بەبی بە وەزیر لە حکوومەتی ئێستای عێراق ئایا تۆ ئامادەی؟ ئەویش لە وەڵامدا دەڵێت نەخێر هەرگیز، چونکە منیش بۆ قازانجی کورد بەکاردەهێنێت.